ببانکیکردنی موچەی فەرمانبەران خۆی تەوتین و هەژماری من هەردوو مەفهومەکە مەبەست لە بەبانکیکردنی موچەی فەرمانبەرانە بەڵام بۆ بە عورفێک کە تەوتینەکە بۆ ئەوەی بەغداد بەکارهێنرێ هەژماری منەکەش بۆ ئەوەی هەرێمی کوردستان بەکارهێنرێ لە ڕاستیدا ئێمە بینیمان کە حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیەک لەمەو پێش کە نووسراوێکی سەرۆکی حکوومەت بڵاو کرایەوە لەگەڵ نووسراوێکی بانکی TBI کە باس دەوە کراوە کە گەشتونتە ڕێکەوتنێک سەبارەت بە تەوتینکردنی موچەی فەرمانبەران لە ڕاستیدا ئەگە لێرە مەبەستەکە هەژماری من بووایە ئەوان دائیمەن بە وشەی حسابی گزارش دەکەن لە هەژماری من نەک بە تەوتینەکە گزارشتی لێ بکەن و ئێستاش ئەو بڕیارەکە دەرچووە ئەمڕۆ بانکی ناوەندی حکوومەتی هەرێمی کوردستان مژدانەی ئەوەی یا بە هاوڵاتیان کە TBI بچێتە ناو هەژماری منەوە لە ڕاستی ئەگەر TBI بچێتە ناو هەژماری منەوە و حکوومەتی هەرێمی کوردستان ئیدعای ئەوەی بۆ کات ئەمە حاڵی بانکی TBI وەکو حاڵی هەموو ئەو بانکانەی تر کە لە هەژماری منان چوو ئەچێت چونکە ئەو سیستمە بەڕێوەبا کە هەژماری من بەڕێوەبا ڕاستیدا ئەگەر بێت سەیری ئەم قسانە یا ئەم بەگاشانی حکوومەتی هەرێم کەی لەگەڵ ئەوەی TBI دژیەکێکی تێدایە ئەمەش لە ئایندەدا بۆ ماڕوون نەبێتەوە ئایا قسەکەی حکوومەتی هەرێم ڕاستە یان ئەوەی TBI با قەنەعەتی من لە بەیانەکەی TBI بە هیچ شێوەیەک باسی هەژماری من نەکراوە هەر باسی تەوتین کراوە باسیەوە کراوە کە داتا و زانیاریەکان لە حکوومەتی هەرێمەوە ئەچێ بۆ فەرمانبەران بەڵام ئەگەر TBI لە ناو هەژماری منە بووایە بۆ شێوازە گزارشی لێ ناکردبیان کەواتە مامۆستا بەپێی ئەو بەیاننامەی بانکی TBI بێت ئەوانەی کە لە ڕێگەی هەژماری منەوە ئەکاونتیان کردوێتەوە داتا و زانیاریەکانیان دەچێت بۆ TBI لە ڕێگەی TBI-ەوە موچە بە بانکیەکرێت و موچە دابەشەکرێت کەواتە ئەوە چییە حکوومەتی هەرێم ئەڵێ TBI دێتە نێو هەژماری منەوە ئەوان ینی وا پێناسییان کردووە ئەوانەی کە لە TBI هەژمارەکەنەوە دێتە ناو هەژماری منەوە و لە ڕێگەی بانکەکانی حکوومەتی هەرێمەوە موچە دابەشەکرێت ئەمە بەم جۆرەیە یاخود بە پێچەوانەوەکەی ڕاستە وەکو پێم وتی هەتاوکو ئێستا ینی وەڵامدانەوەیەک نییە بوو ئەو بانگشەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بە پێی نووسراوەکانیان ئەوە وازحەکە تەوتی نەکرێت باسەوە نەکراوە کە چۆتە ناو هەژماری منەوە بە پێی وتەیەکێک لە پەرلەمانتارەکانیش باسی لەوە کردو کە حکوومەتی هەرێمی کوردستان بە بڵاوکردنەوەی ئەو بانگشەیە ڕازگۆ نییە لەگەڵ موچە خۆرانە بەڵکو ئەوە بانکی TBI شتە ڕاستەکەی بە خەڵک گوتووە لەو بەیاننامەیەدا کە باس لەوە ئەکا موچە تەوتی نەکرێن ئەوانەی کە هەژماری منیان دروست کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان دواتر ئارەزومەندانە بێ ئەگەر بیانەوە بیگوازنەوە بۆ نێو بانکی TBI یاخود ئەوانەی کە تۆماریان کردو 300,000ەکە تەواوی تر هەر لە ڕێگەی هەژماری منەوە لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە من قەنەعەتم نییە یعنی ئەگەر تەوتینەکە بە ڕاستەقینە هی موچەخۆران لە ناو TBI بکرێتەوە کە ڕاستەوخۆ موچەخۆران لە بەغدادەوە موچە وەربگرن قەنەعەتم بەوە هەیە لە ئایندەیەکە ئیتر ئایا من کورد مەودابێ یان دوور مەودابێت ئەمانش ئەبێ بچنە سەر حکوومەتی اتحادی چونکە نابێت وەزە موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەشبن بەسەر دوو وەزارەت ینی بۆچی هەندێکیان لە وەزارەتی دارایی عێراق موچە وەرگرن کە ڕاستەوخۆ هەندێکی تریشیان وەکو وەسیتێک بانکی TBI بخاتە سەر هەژماری من و دوای موچەخۆران لە ڕێگەی TBI وەرگرن